عەرەبەکانی عێراق لە سەرەتای مانگی شەعبان چی دەکەن؟ ڕۆژی پێغەمبەر زەکەریا چییە و بۆ کراوە بەجەژن؟ ڕێوڕەسمەکانی ئەو ڕۆژە چین؟ ڕای مامۆستایانی ئاینی لەو بارەیەوە چییە؟ پێغەمبەری خودا زەکەریا کە هەمیشە لە خوای گەورە پاڕاوەتەوە منداڵی پێببەخشێت و بۆ ئەو مەبەستەش بەردەوام نزای کردووە و دەیوت رب لا تذرني فردا وأنت خير الوارثين فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه. خداش پێغەمبەر یەحیا یاخود یۆحەنای پێبەخشیوە کە دەکاتە پورزای مەریەمی پاکیز و دایکی حەزرەتی مەسیح هەر ئەویش تەعمیدی پێغەمبەر عیسای کردووە. داوترێت ئەو ڕۆژەی خودای گەورە منداڵی با پێغەمبەر زەکەریا بەخشی یەکەم یەکشەممەی مانگی شەعبان بووە. هەر بۆ بۆنەیەوە لە ناوچە عەرەب نشینەکانی عێراق لەلایەن خەڵکی موسڵمان و مەسیحی و سابئی و تەنانەت یەهودیەکانیشەوە لەو ڕۆژەدا وەکو جەژنێک ڕۆژەکە بەڕێ دەکەن و وای دەبینن ڕۆژێکە بۆ وەڵامدانەوەی نزاکانیان لەلایەن خوداوە، ئەوانەش کە منداڵیان نییە لە خودا ئەپاڕێنەوە منداڵیان پێ ببەخشێت. بۆیە لە ئێوارەی یەکەم یەکشەممەی مانگی شەعبان دانیشتوانی ئەو ناوچانە سینی با مۆم و شیرینی دەڕازێننەوە و شەوەکە با کۆبوونەوە و نزاکردن بەڕێ دەکەن. لای سابیئەکانیش ئەم ڕۆژە تایبەتمەندێکەی زیاترە چونکە ئەوان پێغەمبەر یەحیای کوڕی پێغەمبەر زەکەریا با پێغەمبەری خۆیان دەزانن. بە شێوەیەکی گشتی ڕۆژی پێغەمبەر زەکەریا تەنها لە عێراق پەیڕەو دەکرێت و بەڕێوە دەچێت. لە ڕووی ئاین و ڕای زانایانی ئاینی ئیسلامیشەوە ئەم جەژنە بیدعەیە. تەنانەت هەندێک کەس لەو ڕۆژەدا ڕۆژی قسەکردن دەکەن، واتە قسە ناکەن. ئەمەش لەبەر ئەوەی پێغەمبەر زەکەریا داوای لە خودا کردووە بەڵگەیەکی پێ ببەخشێ و خوداش لە ئایەتی 26 سوورەتی ئالی عیمران فەرموویەتی قال رب اجعل لي آية قال آيتك ألا تكلم الناس 3 أيام إلا رمزا واذكر ربك كثيرا وسبح بالعشي والإبكار. واتە با پێغەمبەر زەکەریای وتووە 3 ڕۆژ قسە نەکات. خەڵکیش لە سەردەمی ئێستا و بە هەمان هۆکار قسە ناکەن و ڕۆژووی قسەکردن دەکەن. بەڵام مامۆستایانی ئاینی دەڵێن خودا فەرمانی بەوە نەکردووە بۆ خەڵکی، تەنانەت پێغەمبەر زەکەریا خۆشی داوای لە کەس نەکردووە دوای ئەو لەسەر ئەم کارە بڕۆن، بۆیە خەڵکی سەر بەخۆ ئێستا ئەم کارە دەکەن. بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی منداڵیان نییە یاخود مرازێک لە دڵیاندا هەیە لە ڕۆژی زەکەریا دوعاکانیان چڵتر دەکەنەوە تاوەکو هاوشێوەی پێغەمبەر زەکەریا لەو ڕۆژەدا خودا مرازەکەیان حاصل بکات. بەڵام خودا لە هەموو ڕۆژێک و لە هەموو شوێن و کات و ساتێک گوێی لە نزاکانمانە و ئاگاداری نزاوخواستی دڵمانە. هەر بۆیە مامۆستایانی ئاینی بە شێوەیەکی گشتی ڕۆژی جەژنی زەکەریا بە بیدعەیەکی گەورە ناو دەبەن لە عێراق.